لێرە لە بەرزترین لووتکەی چیاوە سەراسیمە ڕاماوین لەو جوانێ سروشکردەی یەزدان بەخشیوەتی بە ناوچەکە. لێرە هەموو شتێک قەشەنگ دەڕوانێ، چیای سەرکەش و کەشی سەختی زستان و هاژەی چەم و دەنگ و کارتێکەرە سروشتەکان هارمۆنیەتێکی یەجگار جوانیان خوڵقاندووە. تابلۆیەک مەگەر تەناخودا توانای نەخشاندنی ئەو وردەکاری هەبێ. پێش میوانداری ئێمە ناوچەکە وادەی ژوانی لەگەڵ میوانێکی زێدە سپیدا هەبوو، چیا و دۆڵ و درەخت و تەواوی ڕەگەزەکانی سروشت باوەشیان بۆ ئەم میوانە ڕەزاسووکە کردبووەوە. کاتێک بەر دانیشتوانە ڕەسەنەکەی ئەم ناوچێش دەکەوی هەست و هزریان دەخوێنیتەوە. ڕاستە و خۆ خەیاڵت پێ دەڵێ لە خۆڕانیە ئەم نیعمەتە جوانە، ئەم پێکاتە سپی و قەشەنگە میوانی هەمیشەیی ناوچەکەیە. سەدان ساڵە مرۆڤ نیشتەجێی ئەم سروشتە سەختەیە، کارلێک لەگەڵ ڕەگەزە ناوازەکانیدا دەکا. هەرچەندە مێژووی دروستبوونی ئەم دەیە دیار نییە، بەڵام بە گوێرەی سەرچاوە مێژوویەکان پەی ڕەوانی ئاینی جوولەکە و مەسیحی و پاشان ئیسلامی تێدا ژیاوە. بوونی قەڵایەکی دەگمەن و سەرنجڕاکێش شادی ئەو مێژووە دێرینە ئەدا. دەیڕۆست دەکەوێتە ناوچەی باڵەکایەتی لە بناری چیای حەسارۆست، سەر بە ناحەی سمێلانی قەزای چۆمانە و 180 کیلۆمەتر لە شاری هەولێرەوە دوورە. لە خۆر هەڵاتیەوە دەیگرتکە و لە خۆر ئاواشیدا دەی کاولا و لە باشووری خۆر ئاواشیدا ناوچەی تەنگ و بنقەڵات و دەی پیرەوەمەر هەیە و دەی ئاشی بێکۆرە دەکەوێتە بەشی خوارەوەی دەی ڕوستەوە. چیای هەڵگوردیش بە 7 کیلۆمەتر دەکەوێتە ڕۆژهەڵاتیەوە. لە کۆندا 500 ماڵ لە دەی ڕووسدا ژیاون، لە ئێستادا و بە تایبەت لە وەرزی زستاندا 50 ماڵێک دەبێ و لە وەرزی هاوینیشدا 100 ماڵێک دەبێ. پیشەی سەرەکی دانیشتوانی ئەم دەیە ئاژەڵداری و ڕەزوباخە، بەشێکیان پێشمەرگە و فەرمانبەری دەوڵەتن. لێرە وەرزی زستانی سەختە، بۆ خۆ گەرمکردنەوە هەموو پەنا دەبەنە بەرزۆپایدار. بەشێکی زۆری خانوەکانیش لە بەرد و قوڕ دروست کراوە. بڕۆن ما دەستەکەی هەولێر و قەراز و کەندێ ناوە و مەخمورێ ناوەڵا زەینێ خۆ دەدەمەتە لە خێمی گەورە کەوەتانی ئەوێ ڕۆژێ کوڕەتی لە شەقامی هامڵتۆنەوە لە نێوان قەزای چۆمان و قەزای سۆرانەوە لا دەدەین. دەچینە ناحەی سمێلان و لەوێوە بۆ قەتپاڵی چیای حەسارۆست. دوای بڕینی 25 کیلۆمەتر ڕێگا دەگەینە دەی ڕووست. لێرە هەموو شتێک جوان دەڕوانێ. بە درێژای ڕێگە جوانی سروشتی ناوچەکە سەرنجمان کێشەکە. ئێمەش دەمانەوێ چاو هەستمان لێو ڕێژکەین لە جوانی و بۆن و بەرامەی ژیان لەم ناوچەیە. سارانە من بازرە خاچی کوردستانەما دەلێ لێ لێ وایێ دەلۆ لۆ 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 وایێ دەلۆ لۆ 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 وایێ دەلۆ لۆ لۆ وایێ. نزیک بووینەوە لە سمێلان، لەسەر ڕێگە سێ گەنجی دەڤەرەکە چاوەڕێمانن. بڕیار وایە وەک ڕێبەر هاوگەشتمان بن. پاش گفتوگۆیەکی کورد لەسەر وردەکاری گەشتەکەمان دواتر بەڕێکەوتین.
تا بڵندتر بینەوە بەفر زیاتر خۆی دەنوێنێ و نمایشی سپێتی و هێمنی خۆیەکە. هێواش هێواش وا دەگەینە ناودەی ڕوست. خۆشبەخت بووین لە سەرەتای دێدا. دەم و گفتێکی شیرین پێشوازی لێکردین. خوڵک و خانەدانی ئەم خانمە نمونەی میواندۆستی و زوبان شیرینی تەواوی دانیشتوانی ئەم دێیە. سەردانیش دەکەن باچینە سەرەوە ئێستا نوێژە نوێژ مجال بسم الله ساگەیشت ئیش بکەی گای اینجا پێم خۆشە بە قورعان بەخێربێن سەر چاوینە من زۆر بەخێرێن سەر چاوە. دەیڕۆز لە ناوچەی باڵەکایەتی دەکەوێتە نێوقەدی چیای حەسا ڕوستەوە. ئەم دەیە سەربەناحەی سمێڵانی قەزای چۆمانە کە دەکەوێتە سنووری پارێزگای ئەولێر بە دیاریکراوی 180 کیلۆمەتر لە شاری ئەولێرەوە دوورە. هەڵکەوتەی دەیڕۆز دۆڵێکە و ڕووبارێکی بەناودا دەڕوات کە لە بەرزایی مەمور و دامێنی چیای هەڵگوردەوە دێتە خوارێ. بەفر بە شێوەیەک دەبارێت کارکردن لە دەرەوە ناڕەحەتە، بەڵام وێنەی جوانی بەفربارین و دار و درەختی بەفراوی وای لێمە کرد لە کارکردن نەوەستین. ئێمە هاتوینەتە ناودێ و دەمانەوێ لەگەڵ جوانی سروشتی ناوچەکە و بەفر بارینەکەش خۆمان ڕابێنین. دێبەدێ لە دەی ڕوستێ لێرە لە بناری چای حەسارۆستم لە کەشێکی بەفراویدا سروشتێک لێوان لێ و لە جوانی. ئێرە ژیان هەند جوانە مرۆڤ تامەزرۆیەتی بەس بەڕاستی سەرماکەشی هی ئەوەیە بێ چەند سەعاتێ لەم دەڤەرە بیت و بگەڕێتەوە. ئێمە لەمڕۆ لە ڕوستین بزانین بەفر چیمان پێدەکا و ئێمەش چۆن بمانەوێت هەموو ئەو زانیارانەی ڕستێ دەربێنین و بیخینە هەک بمانەوە بین بە کۆڵمانە و پێشکەش بە ئێوەی بکەین. حاج ئەحمەد و حاج عوسمان چێ؟ حاج عوسمان لە خوارێ. ئەمە یەک چێ حازم چێوت حاج ئەحمەدیش لەو سەریە مامتە عەلی سوێرانەیە. ئەمانە باشن؟ ئەمانە کۆن هەری 89 ساڵی ئەوانە لە ناو دێین پیاوانی دێ لە بەردەم مزگەوتە پێمان گەیشتن. کەمێک بەفرەکەش شێواشی کردەوە. خانە خوێمان نییە، بەڵام دەمانەوێت بەر شێوەیەک بێت زانیاری لەسەر ئەم دێ وەربگرین. ئەم دێنیشینانە بەڕێزەوە پێشوازیان لێکردین و ئامادەی پێدانی هەموو زانیاریان لەسەر مێژووی دێکە دەربڕی. سەرەتا ئاشنایان کردین بە ناوی چەند کەسایەتێکی کۆنی دێکە. هەمبەلێوە لەسەر قەراتێ پیرە هەولێرێ لە پای تەختێ کوردان ئەمن لۆمرازێ دران دەستێ خۆ دەدەمۆدارێ دووربینێ بڕۆنما دەستەکەی هەولێر و قەراز و کەندێ ناوە و مەخمورێ. گەشتەکەمان سەخت بوو چونکە بەفر زیاتر جێگەی خۆی خۆش دەکا و بربەست بۆ گەشتەکەی ئێمە دروزەکات. ئێمە ئاشنایەکمان هەبوو لە دێ بە ناوی حاجی ئەحمەد کە شارەزایەکی باشی لەسەر کاروباری دێ هەیە، بەڵام بەهۆی بوونی پرسەوە ڕێکەوتمان نەکرد. بیسکێمان هێران و تفەنگان و بڕنۆیان و سیمی نۆفان و ناوەڵا جبەخانەیە لە دوژمنیان گرتیا دەلێ بە ناو دێدا دەگەڕێم تا زۆرتر ببینم. لێرە شێواز و هونەری خانوەکان سەرنج ڕاکێشە و فۆرمی دروستکردنی خانووی لەسەر یەک ڕەچاوکراوە. ڕوستەکان خۆیان دەڵێن ڕوست و هەورامان وێی یەکن واتە وەکو یەکوان. ئەمەش دەگەڕێتەوە بۆ بەرجەستەکردنی هەمان فۆرمی تەلارسازی کە لە هەوراماندا بەدی دەکرێت.
بۆیە زۆربەی کات بە هەورامانیش ناو دەبرێت. داری بناو هەرچەندی ئیشی پێ بکەی مەسەلەن خۆشەبی لووسەبی پیلامانەیەوە ئەوشی ئەوەی گوتی زۆر بە زۆری جاران دەندەی کە زۆتیان پێ ئەکرد نیر و ئامروشتی و ئەویان لە بناوی دروستە کرد. ئیشت چیە خۆت؟ والله ئیشم ئەوە بووم دارستانی مەسستا تەقاعود بوومە بخۆم پیر بووی تەوان پیر بوومە ئەو دار و مارە نەساندن لەو جادە و مادانە چاوی منی بەس بتیندانیشی سپاس بە چی ئەمە دروستەکە چی واللهی ئەوە گوێ دەم بە بزمار و بەدار و ئەوە مکارەی پێ ئەرێنەوە تەوانەوە تەشۆ مشار ئەوە مشارە و ئەوە مەسەن لە ئەمە پێ ئەرێن مەسەن بیوریانی بیوری کچکە ئەوە داسی پێرن ئێستا لەکنەنگۆ پێرن تەوەرداس ئەمە تەوەرداسی پێ لەکنەنگۆ تەوەرداس پێ داس ئەوەیە کە درەی پێکەن گەنمی ئەوی داسی درونەی ئەخر داس نەوحێتی هەیە مەسەن درونەی پێەکەی هەیە داری پێ ئەبری ئێستا ئەوە تەوەرداسە ئێستا ئەمە بە هەر داسەچی بی پێ ئەرێن داس ئەزا چی چروی بی چی درونەی بی چی مەسەن ئەوەی بی بیوری شەر بیورە کچکە بی گەورە بی ئەمە لە سۆران دروستەکەن لە کوێ دروست ئەوە لە زۆر زیاد دروستەکرێت ئێستا ئەوەی لاینگۆیە ئەوە ئەو تەبغە ئیلاینگۆ ئەوە لە مەسەن لە لاینگۆ دروستەکرێت ئەو تەبغە لەکنەما ئەمە لە سێمانی دروستەکرێت لە منتیقەی لای سلێمانی ئێستاوە لەکنەنگۆ دروستکرا بەسی بۆ سێمانی تاوان 20 جاری شاتیمە 20 جار زۆرە 20 جار ئەوڵا زۆر نییە بەس هەرەوە پێتکرا بە قڕانەگە پارە هەبی کما بەس ئەگە پارە نەبی زۆرە واقع ئەیە پێدار بیشەڵا ساوە لە کۆندا ئەم دەیە 500 ماڵ بۆ خانوەکانی لەسەر یەک بوون وەک باسیش دەکرێت ئەو زەمانە لە شاری تبسی سەردەمی حەزرەتی یوسف چووە بەڵام لە ئێسادا بەهۆی پرجۆخستنیەوە لە کەنعانی حەزرەتی یعقوبی نەبی پێغەمبەر دەچێت. دەی ڕۆست دەیەک مێژوێکی دێرین لێرە جگەلەوەی کە چەندین بنەماڵەی جوولەکە لەم دێ نیشتەجێ بوون قەڵایەکی زۆر دێرینی تێدایە تا ئێستا مێژووی قەڵاکە نەزانراوە بۆ کەی ئەگەڕێتەوە. بناری چیای حەسارۆست بۆتە شوێن و پێگەی دێ ڕوست کە ئەم دۆڵەش بە دۆڵی ڕوز ناسراوە. لێرە مێژوەکەی و جوگرافیاکەی و ناوچەکە بەگشتی تایبەتمەندی خۆی هەیە چونکە ڕۆست دەیەکە لەو دیانەی کە هەر لە مێژە ئاوەدانە و هەر لە مێژیشە مێژوێشی گرنگ و ناوداری هەیە. ئێمە ئەمانەوێت لە ڕۆست جگە لە هەڵدانەوەی لاپەڕی ماڵە جوولەکەکان ئەبێ زانیاریەکیشمان دەستکەوێت لەسەر ئەو قەڵا دێرینەی کە لەم دێدا هەیە. ڕۆژێکی بەفراوی بە دوای زانیاریدا ئەگەڕێم. قەڵای ڕوست بە دیارترین معالمی ئەم دێتە ژمار. ئەم قەڵایی هەند کۆنە مێژووی بنیادنانی بە نادیاری ماوەتەوە بەڵام هەندێک دەڵێن زۆر لە پێشهاتنی ئاینی ئیسلامەوە دروست کراوە. قەڵاکە لە شوێنێکی سەخت و بەرزیدەکە دروستکراوە و تەنها ڕێگەش کە بۆی دەچێت لە ناودێکەوەیە. شێوازی تەلارسازی قەڵاکە بە شێوەیەکە کە تایبەتمەندی خۆی هەیە. لە ناو قەڵاکە حەوزێکی ئاو هەیە کە بۆ ساردا و دروست کراوە. ئەم حەوزە لە دووری 1000 مەترەوە بە شێوەی کارێزی ژێرخاک ئاوی بۆ هێنراوە. حەوزەکە 7 مەتر درێژە و 3 مەتر و نیوپانە و 2 مەتر و نیویش بەرزە. زیاتر لە 52 مەتر سێجا ئەو لە خۆ دەگرێت. ئێمە لەگەڵ ڕەمەزانی حاج عوسمان دەچینە ناو حەوزەکە و زانیاری زیاتر دەبەخشین. ئاوی تێئەکرا بە ئەوەی بەنوینە ئاو دەهات
يعني ئەوە بەردان لەناو گوندی لە دووری گوندی تقریبا 700 مترەبی لە چۆ هاتو شوێنەکە کوێ کە پێی دەڵێن کانی سرێمینێ کانی سرمین لێو ئاو هاتو بۆ ئێرە ئەوە بە قسروجێتی دانرا ئەوە هەموو قسروجێتەوە یعنی لێو ئاوگە لە پشت حەسارێ ئەوە هاتیە ئەو قسروجێتە چکە لەوێ هەیە ئەوەکەی ئەبێدا لە قەڵایێ لەسەرێ ڕا ئەو بێردە هاتینە خوارەی ئاویان بردێ لۆ سەرێکە وەختی بابرین ئەو زمانی داخۆ زمانە گۆزات مەسیحی لێرە بوو وابزان مەسیحی لێ بووینە ئێرە ئەو قەڵای مەسیحی تێدا واتەمە حەوزی ئاویان بۆ بەڵام ئاوی ئاوێ ها ئەوەکەشی هەیە بەس نەبنن گۆرن زی ئاوەکەی کە هاتی تێناوێ شوینەکەی دیارە ئادەی ئەوە گرنگە ئەوەش ئێرەش ئەوە جاشاوە لێ کردی زمانی حکوومەتی بەعەس ئەمە شوێنی ئاوەکەیە نا ویش بیان بیتەقینەوە هەر ئێرە لە ناوی بن ئەو جاشاوە لێ کردێ بەڵە 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 لاشین حکوومەتی ئاوەکە ئەبێرە لە هات تێناوێ ئەوە نوێینەکەیتی ئەبێرە تێناوێ یعنی ئەمە ئەوە نوێی نییە لێرە ئاوکات و ناوێ ئەمە ئێسا ئێمە تا حەوزی ئاوەمە ئەوە سارداوی پێ دەڵێن سارنج زمانی هەرێنی سارنج بە سارداوە بەڵە 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 ئاوی تێکرا هەم شاوەکە سارد بووە حەوزی ئاوێژی ئەو قەڵایە گەورەش بوو دیار ئەم شوێنە بەپێی ئەم حەوزە گەورەی ئاو قەڵباڵغ بوو چکە زۆریش بەخۆی قەدیمترین جێ ئەو قەڵاتەیە لەگە ئەو مزگەوتەی مزگەوتەکەش قەدیمە بەڵام قەلاتەکە پێشی مزگەوتی پشتی ماڵی کاک حاج عوسمان مزگەوتەکە بەس قەڵایەکە ئەو قەڵایەکە قەدیمترە قەڵاکە قەدیمە بەڵێ مەسیحی تێداوینە مەسیحی بە جۆری تاریخ کە باڵێن پیاوەک بووە حکمی ئێرەی کردیە مەسیحیەکە ئەوەی من گوێم لێ بووە و لە باو باپیران باڵێن باپیرە گەورەی مەهاتیە مەلا بووە فەقێ بووە حەزی لە کسەفەلەکەی کردیە حەزی لە کسەفەلەکەی کردیە بە فێڵە کسەکەی چوتە ناو قەڵایەکەی و ئەو بابرین گەورەی فەلەکانی کوشتێ و ئێرەی کۆنتترۆل کردیە وڵە ئافرم شۆزی باشی کردەوە شتەکە و هاوە من و بەفر هێشتا میوانی دێین نە ئەو لە بارین دەوەستێ و نە منیش لە کۆکردنەوەی زانیاری و گەڕان دەوەستم ناکرێت باسی ڕست بکەیت و مێژووی جوولەکەکان لە بیر بکەیت لە مێژدا 15 خێزانی جوولەکە لە ڕوس ژیاون و چەند خێزانێکی مەسیحیشی لێبووە بەڵام لە ساڵی 1940ەوە ئیتر ڕوس تەنها موسڵمانی لێ ژیاوە وەک باز دەکرێت ئەو جوولەکانەی هاتوونەتە ئەم ناوچەیە و تەواوی کوردستان مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ ساڵی 636 پێشزاین کە ئاشوریەکان دەستیان بەسەر شانشینی ئیسرائیلدا گرتووە ئیتر لەو مێژوە بەدواوە زۆرێک لە جوولەکەکان بە دیل گیراون و هێنراونەتە خاچی کوردستان لە سەردەمانی کۆندا ڕوز لەلایەن هەردوو میر سادق و میر قادرەوە بەڕێوە براون و جوولەکەکانیش هەر لە ژێر فەرمانی ئەم میرانەدا بوون کاری سەرەکی جوولەکەکان ڕستن و چنین و چەندین کاری تر بووە و لە زۆرینەی دانیشتوانی ناوچەکەش دەوڵەمەندتر بوون ئەماشین بەمەلەتی لەگەی حەسارێ لە ناو ڕەشمانی نەڕوستایە ئاگەلی برادر لە ناو غوبار و تۆزێ لە گۆگەدەن چێ لە دۆستەوە دەستێ خۆدە ناو دەستیەک بنێ دە باچینە ناوش لێر و سویسن و مێلا خالێ بکەینەوە جێژنە دەچمە لای پیرە پیاوێک کە پیری و سەرما و سۆڵی زستان ڕێگەی نەدا بێتە دەرەوە ئەو لە بەردەم تین و تاوی زۆپای دار و بەدەم جێڕانەوەی یادەوەری و بەسەراتی ڕۆژگاری دێرینەوە قسەی بۆ کردین من و ستافەکەشم بۆ پشوێکی کورت و خۆ گەرمکردنەوە لە تەک حاج عوسمان ناچار چوینە ژوورەوە و بەم شێوەیە حاج عوسمان لەسەر مێژووی دێکە بۆ ماندووە مالە جوولەکان لێرانە ئەزانی چەند مار بوون تقریبان 15 مار بوون جوولەکە ئەمما نفوسیان زۆر بوون ئەمن چیش بە نفوساداینە بەس بنەمانەکان لۆ ئەرێم ئادە بنەماڵەکان مالم زەفتی بوو مالمیان بوو بەبێی مالمی قەتعیەن عەشایەکان ناکوشتەوە ئیلا مالم بکوژێتەوە یعنی ئەوان دیکە ئەوە حایدیوانە بوو بەس حایدی مالمی بوو مالم دانێریان هەبوو مالم دانێر مانگ بزرە بوو یانە بۆ دەبی چ لێ هاتبی ئەتومەرێ ئابۆنەی خڕە کرد و لۆ فەلەستینە ئەڕۆی لەو مالی لێرانە بوو ئەویش ئیانە گۆتێ
مالم زەفتی و مالم دانێر پێغەمبەرەکانی ڕابردینە بەناوا کراینا بەڵێ مام حاجی گیان جوولەکەکان لێرە ئیشیان چی بووە ئەوەی کە زانی بێتانێ ئیشیان کریانەکردن کل کرد ڕانی تۆغەر برێم شەل و شەپەک تۆ بێ وەچاتی دێناگەن بەڵە شەر و شەپەک بەڵێ بەڵێ ئەویان دروستەکردن ئەجا لەو هەندەی بەرەژێری ینی ڕێبوو لە ڕێ داریانە سەقاندن ئەمن و ئەتوو ئیدی و ئیدی ڕیسنوێ ئەدان ڕانی تۆغیان و دروستەکردین بە پارە بە پاریان لۆ دروستەکردین فقط بە ڕیسیمە بە خوریێمە بە مەرەزیمە زمانی کوردیان قساکەیە شێوەزارێک هەمووی دەگەرەمە هەمی بە کوردی بوو زیچی کوردیان دەبەدا وەکومە بخەت خۆ بەخۆ ئەوی زمانی خوارد بەکاردێن ئارێ هاوای گەلۆ گوڵان پۆل بەس دەبوون دایان گودۆڕە شەرعێمان بکە بزانە لەوان گوڵان کامان جوانترین لەسەرێک کاو لە دنیاە دەمگوت گوڵینە شەرعێ بە من ناکرێ هەڕونە لای بای شەماڵی هەموو دەرکان دەچێ لە هەموو ماڵان وەردەگرێ ماڵە لایە شەوگەڕە دەگەڕێتەوە لە شۆستانی دەبا سەفایە ساڵدەری دەدوازدەی مانجێ نێوان گوڵانیدا سارد و سەودایە ئەوە جەمعی گوڵان پۆل بەس دەبوون سوێسنێ دەیگوت بە هەڵاڵێ هەڵاڵە دەیگوت بە بەیبوونێ بەیبوونێ دەیگوت بە جیابەندێ جیابەندێ دەیگوت بە جیاخاوێ جیاخاوێ دەیگوت بە شەشپەڕێ شەشپەڕێ دەیگوت بە شلێرێ بە هەمانیان دەیاناردەوەکن خۆ پنێ شەنگە بیزاوایە ڕۆژ بەرەو درەنگ دەڕوات ئێمەش ڕێگامان دوور بۆ بە فریش تەزوی ساردی خۆی زیاتر لەسەر جەستەمان جێدەکا بەڵام جوانی سروشت و زانیاریە پڕباکانی ئەمدەیە زیاتر هانمانەدا بەردەوام بین ئەچینە لای پیرەپیاوێکی دیکەی دێ بە ناوی کاتەڵات ئەو بە بنەماڵە قازین وە خۆی دەڵێ سێ با پیرە گەورەی قازی بوون لە بیستەکانی سەدەی ڕابردوشدا قوتابخانە لەم دێدا کراوەتەوە و دەژڵێن لە ماڵی باوەلەی کاکتەڵعەدا بووە نەوەی قازیەکان کتری و قۆری لەسەر زۆپایدار جێکردووە و زۆپاش گرمە و ناڵەی دێ و وزە و تینی گەرمی دەبەخشێتە جەستە پیر و شەکەتەکەی ئەو بەم شێوەیە قسەی بۆ کردین زۆر بەخێر بێ کە میوانی ئەو کاکتەڵعەدەینە لەسەر سەری مسە چاوم ئەژێتان کێشایە مادەم ئێوە ئەندە دڵسۆزن لۆ خاک و نیشتیمان و پیاوی خاچینە و ئێوە خاچی بن تەمەنیشتان هەر خاچەبی ئینشاءالله لەگەی لۆ ئەو لێکۆرینەوەی هاتینە ئەو مێژوە کە بزر نەبی ئێرە مارە قازی ڕستەیە سێ باپیرم قازی شەریعەت ئیسلامی لێرە بینە ناویان قازی ئەحمەد قازی عەبدوڵڵا شێخ محەممەد ئەمن بەخۆ ئەو کوری ئەوەینە لەو بنەمارەی هەر قورانیە لەسەر قازی بوەستین بەێ ئەمانە قازی ئەسڵی بوون قاسنا محکەمەی قازی محکەمەی جارە خوێندەواری چەکرد پەنان لۆ قازیەکانە بێت لۆ شەرعیانە بێت مۆل و تەبعی باپیری منێ هەمووش پارسی بیە خوێندەوارەکە پارسی بی لە چەرمی بیە با دارە چیخیش جۆ و ڕەژوو و دارەبی زەردەکان تێردی ناو نووسینیان پێکرد واتە ئەمە سێ باپیرەی قازی جەنابەت لەم لەم خانوەژینە ئەمن بنەمارەمە لێرە یەکەم جوغرافیای ئێرانە ڕست ڕوس شێوەیەکی پارسیە یعنی دێهات گوند تێگەی گوندەها یعنی زۆر گوندەها یعنی زۆر گوند دێهات ئێرە شێوەی فارسە داک ماکە لە ئەسڵدا گوند ڕستەها زۆر ڕست تێگە هەرە ڕستەش لێنی ڕستەچ لەو دیویە هەر تەلعەدەچینە سەد تەلعەدەیە ئەوە فران تایفێ و فران تاابێ ئێستا بەلا شەرەفی لێنا میلەتی لێیە بەش بەشن ڕدەسپی لێ بووینە ئاخەی لێ بووینە دووارخانەی لێ بیە ئێرانە دوو عزرەی لێ بووینە دوو مسکەوتی لێ بینە خانەدانترین ماڵێ ئەوەی ئەو دکتۆرە بیە مالە مام حەوڵا قوتەی پێرن مارەکە مەشهور و دەوڵەمەند بینە هەزاران خەلکی دەوڵەمەندی لێ بیە
تێگە ئێرانە ژیانی مە چی بیە بە 8 سعاتە بەژێ درێژێ چیمە ڕوانزێ بە 8 سعاتە بە 8 سعاتە شاتی مۆیلە کردی چەند 16 ساعت بەژێ درێژێ ئەوش گوێ درێژەم و کەسری بوو ژیانی مە ئەوە بوو بۆ ڕاندز و چی دێنا لۆ ڕاندز ئەوە نیسکی نەبردن ماشە نەبردن گەلم نا نیسکە ماش وەختێکی خۆخە کرۆسک فەریکە جویست سەبەتەی خۆخە ئەوەندە دەستورە خۆخەنا ئەوەندە سەبەتەی زۆر گەورە بەعب دەرە منەدا تەماتە بە 6 دەرە منەسەوە 24 بە 50 بوون خوێندەواری لێرە حجرە هەبووە بەس لە 28 مەکتەبی لە بێردەگە کۆی 1928 بای مەکتەبی تیا هەبوو بای ئەمە ئەمن ئەو بەبیر نییە ئەمە بەبیرمە مەکتەب لێرە بوو زەلامی تەمەنی 25 سال بوو ئەچوونە مەکتەبی 30 سال بوو مامۆستایەکان نووری بوو شەخبەتوڵڵا بوو ئەوە دیتیتم ئەمما نەک 28 پاشی 28 ئەی تۆ خوێندێت ئەمن تا سەرفی دوو ئیبتیدایم خۆینە دەگەت جوولەکە لەگەڵ جوولەکەی بەری لەگەڵ جوولەکە هاوڕێ بوو لێرە لەو مەکتەب لەو خانێ بوو خانەکەی لەم خانە لەم خانەی بوو بەس ئەوە ناوەنا سێ تەبەقە بوو هەموو زۆر بوو زۆر ئێستا بوو لێ هاتیە ئەوە قەسر بوو ئێرانە بەرز بن بڕیارماندا شەوێک میوانی ڕوز بین پێمان خۆش بوو شەوێک لەگەڵ دانیشتوانەکەی بەسەربەرین لەگەڵ کۆمەڵک پیاوانی ڕۆز ئەچینە ماڵێک لە ماڵەکانی دێ ئەویش ماڵی کاگرەفیقە دەمانەوێ لە نزیکەوە ئاشنابین بە کۆڕ و کۆبوونەوە شەوانیەکانی ئەم دێە دەشمانەوێ بزانین شەوچەرەی دانیشتوانەکەی لە ئێستا و ڕابردوودا چۆن بووە ئێمە لەم دیوەخانەدا ئاشنای پیاوێک بووین کە ڕوستی ڕەسەنە خۆشی میدیاکار و پیاوێکی قسە خۆش و نەجیب زادەیە کاک زوبێر باڵەکی پڕاوپڕە لە زانیاری با من و ئێوەش گوێی بۆ ڕادێرین بزانین چۆن قسە لەسەر مێژوی دێکە و هۆنەری دێکە ئاکات گواران و کرمەکان دەگەڵ خەزێمەیان زاوەدە نەرمەوەکن وەستان وەستاکاران لە بۆ تۆ دروستکەنەوە تەم کۆڵی دەتفەنجێ خوا من دەڵێم چیژە عەیرات و بداکەنێ من چغەم و غوسەمنی ناغەمێ بەڵێ هەر ئەم شەو ئێمە لە دۆڵی ڕوستین و لە دەی ڕوستین لێرە لە ماڵی یەکێک لە ماڵە جوانەکانی ئەم دێ جوانە ئەم شەو ماوینێتەوە ماڵی کاگرەفیق کۆمەڵێ پیاوی جوان و خەڵکی دێش هاتن لێرە حەزمان کرد هەم کۆبینەوە هەم ژیانی ئەمانیش بە شوانە بینێگەچی هەنێ پەیوەندی کۆمەڵایەتی زیاتر هەیە لە ناو دێکا و هەنێ شوێن کە خەڵکێکی کە چون بۆ پرسە و شتیوە زۆربەی شەوان کۆ ئەبنەوە لا یەکتری لێرە چەند پیاوێکی بەڕێز هاتن من لەکێک لە نایناسێنەوەنێ زۆربەی بینەرانم پیاوە بەڕێزە بناسن بەڵام هەرم شەو لەم دیوەخانە ئەمەوێ ئەوە هەلە پۆزم و هەنە پرسیار لەم پیاو بکەم کە باسی ڕوستم بۆ بکەوە باسی ئەو بوارانەی کە لە ڕووستا زۆر گرنگی پێدراوە بواری هوەریە ڕۆشنبیریە کە لە پوریە لەم دیا هەبووە زۆر بەخێر بێت ئێمە بەخێربێنیاتۆکەم ئێوە زۆر بەخێر بێن سوپاس گوزارم بۆ ستافی کەناڵی کێنێن و لێرەوە سوپاسیەمە و کەناڵە ڕاگەیاندەکانەکەم کە دێن یانەوێ زێد و مەملەکەتەکەم بناسیێنن و شارەزایی لەسەر مەملەکەتەکەم وەربگرن دووبارە ئێوەش بەخێر بێن ئەم مەملەکەتەی تۆ مەملەکەتێکی جوانە هەم لە بەفر هەم لە شاخ هەم لە جوگرافیایکی زۆر جوان هەم مێژووکی جوانیش بەس لەو پرسیارە دەست پێ بکەم زۆر تامەزرۆم لە بواری هوەریە بە هەموویەوە بزانم لە چی ئاستێکا بوو ئەگەر چی مێژوویەکی زۆر پڕسەری جوانیە دیارە ئەتوانم بڵێم دەوڵەمەندترین شوێنە
لەسەر ئاستی هەرێمی کوردستان لە ڕووی هوەری ملی و ڕەسەنایەتی و فۆلکلۆریەوە بەڵێ دیارە لە دۆڵی ڕوس جیاواز لە دۆڵی ڕست لەگەر شوێنەکانی تر لە ڕووی هوەریەوە شتێکێ پێی ئەوترێ گۆرانی کار واتە هەر کارێک لە دۆڵی ڕۆست وێرای هوەری لایەنی هوەریەکەشوی هەر کارێک لە دۆڵی ڕوستکە کراوە گۆرانی تایبەتمەند بەخۆی هەبووە کەسانی شارەزایە بووینە بۆ ئەوەی بە گۆرانیەکان کە کارەکەیان ئەکرد عارەق و ماندووبوونیان بەحەزێتەوە واتە ئەو گۆرانی وتنە هێندە دڵخۆشیان بکە ببێ بە مەرهەمی برینان و شیفای دەردانیان وە لە ناو گۆرانی کاریشە لە ناو هوەری کوردیشە لێ لەو مەملەکەتە ژن دەور و کاریگەریەکی زۆری هەبووە نمونە ئەگە کەمێکیشی بکەینەوە ئێمە لێرانە هەمانە زبارە گەنم واتە زبارە گەنم کە دەکرا ئیری زۆر کەس چاوەڕوانی دەکرد تا زبارە گەنم دەکرێت وا لە نێو زبارە گەنمیشدا کۆی خەڵکی گلادەیەکان ئامادە دەبوون واتە هەرەوەزێشکەشی لە خۆگری ئەدا لە دۆڵە ڕۆست کەس بێ کەس نەبوو هەموو کەسەکان کەسیان هەبوو لە بەرەوەی برایەتی و تەبایەتێکی بێسنوور و بێ ئەندازا بوو لەوێ کەس بارە گەنمەکە ئەکرا سی کەس بێکەوە کەمتر لێرە مەڵەغان تا ئەو دوایە بەکاراتوە بەداسی دروێنە بێکڕیز ئەتوانم بڵێم کە بە گۆرانی کاری تایبەت بە خۆی هەبوو گۆرانیەکانەوت پیانەوت بێریلا بەڵێ یەکی تریشە بۆ گۆرانی لە نمونە دایدەی گۆرانیەکیانەگۆ وە زبارەیەکی تر هەبوو ئەوش گۆرانی تایبەت بەخۆی بوو زبارە نیسک و ماش تایبەت بوو بە ژنان بەڵام لەگەر ئەوەشدا ئەو گۆرانیە دەگەر ڕیتمی کارکردنەکە ئەگونجا چۆن بوو ئەو ئاوازە چۆنی بەڵێ ئاوازەکان نمونە ئێستا یحیابەک خۆزگە لێرە بواە وجودیە بواە لە کت و پڕاتنەکە بەرنمەکەمان دەوڵەمەندترەکەین ئینشاءڵڵا ئەگەر دەرفەتمان زمانێک وەرەوە بەرنمەیەک تایبەت لەسەر گۆرانی کارەکەین بێری لە یەکێک دەیگوت یەک دەیژێراوە دایدە هەدرونە درونە دەستچیدا سێن بەڕوونە بەو شێوازەی و بە جۆرێشتر وە شتێکی تر هەبوو لە ناو دۆڵێ ڕووسدا کە پێیان دەگوت زبارە جۆنی زبارە جۆنی لە ناو دۆڵێ ڕووسدا و زبارە جۆنیە دیارە ئێرانە ئەو بەرهەمانی کە لە پاییزان کۆیان دەکردو لە دەخڵودان لەو سەردەمدا ئاش کەم بووە قۆرتێکی گەوریان لێدەدا بە دوو کوتک دوو پیا و بە کوتکەکان دییان کوتایەوە دوو ژنیش بۆ ئەوی پیاوەکان هەست بە ماندووبوونێتی نەکەن لە دەوری خۆیان ئەوەی ئەکەوتە ئەرزەوە دەیانی خستەنا و قۆرتەکە ئەوانیش لێدا زۆر جاریەوە بووە هەر بە زمانێک سادە ئارەقی ڕەش و شینیان نەکرد بەڵام پێیان شەرم و لە بەرژنەکان چۆکدا بدەن تا بابەتەکەی خۆیان تەواو نەکرد لەوێش زۆرە گۆرانیە کە بوو پێیان دەگۆ منزۆلی لێرە و لەوێ هاوارە منزۆلیە بەو شێوازیانەوت وە لەوێش هەموو چێژێکی تر هەبوو زۆر ئەوانەی کە دڵیان پڕ بوو دڵیان بریندار بوو لاو بوون شەوان بە پیان ڕێی چەند کاتژمێریان نەبڕی بۆ ئەو زبارە جۆنیە ئاخۆ بەژنێ باریک و زەندەیە بە بازن لەوێ و جوودی ئەبیان نابی وەکو خۆیانمێ باسکەم زۆر جاری شوا بوو قەندیلەیە فانۆسە لە کت و پڕ ئەکوژاوە ئیدی لە قۆشبنێک لە دەرفەتێکە ئەیتوانی دەردی دڵی خۆی ساڕێژ بکەم وە لە دەستاڕیشە کە دەستاڕیشیان ئەجێڕاژنەکان گۆرانی دەستاڕیشە هەمووی بووە وە لە کاتی مەشکە ژاندنیشە هیچ ژنە ڕەسەنێکی لەدایک بووی زێدی مەملەکەتی دۆڵی ڕۆستان نەبووە مەشکەی بەبێ گۆرانی ژاندبێ مەشکەشی ژاندووە و گۆرانیەکەشی دەگەگوتوە نمونە مەشکە مەشکێ مانگایە و ئیدیکە زۆر شتیان لە دواوت ئەگە بە تێل باسی بکەم بە شێوان تر نامینی ليلاني وليلاني الله لمبوك زيراني شيرني ليلاني وليلاني الله لبوك زيراني لنجادك بنار موا شيرني ليلاني وليلاني تشاوال ضرب بشر موا الله لمبوك زيراني
لەیلانێ شیرینێ ڕۆز چەندین ئەشکەوت و چەندین گۆڕستانی دێرینی لێیە زیاتر لە 7 ئەشکەوتەیە کارێکەکان جێگەی زیاتر لە 30 کەسی تێدا دەبێتەوە لەوانش ئەشکەوتەکانی مەمەندان و نەرێسی و شێخ ئیبراهیم و تیشلە و ڕەزی کەچەری و کۆزێ و وەستا خدر و کونە کۆتر و مەرێ ئەم مەشکەوتانە تا ئێستا کنە و پشکنینیان بۆ نەکراوە بەڵام هەندێک ئاسەواریان تێدا دۆزراوەتەوە کە نیشانەی ئەوەن مرۆڤ لەو ئەشکەوتانەدا ژیاوە گۆڕستانەکانی ڕوستیش بە ئامان شێوە شادی ئاوەدانی لە مێژینەی ڕوز دەدەن کە چەندین کەلوپەلی کۆنیان تیا دۆزراوەتەوە دیارە لێرانەدا بە مێژووی منادانایە و بە مێژوو کەسادانایە و هەر کەسێکیش ئەگەر ئەو پێناسە و مێژوت بۆ بخاتە ڕوو من ڕێیم وایە هەڵە و پەڵاکە چونکە من لە زۆر سەرچاوە خوێنتمەوە بە تایبەت حوسێن میرسادق کە باس ئەکات ئەڵێ لە باپیریشمەوە لە باپیریشمەوە واتە نەزانراوە لە کەیەوە جووەکان لێرن بەشەکیان ئەڵێن 600 پێش ئاینی ئیسلام لێرە بووینە ئەو کاتێک کە شەڕی ئاشووریەکان وانە بەربەڵاو بووە ئیدی جووەکان بە ناچاری ڕویان لە چیایەکان کردووە کۆمەڵە ماڵێکی جوو لێرە هەبووینە ئەو جوانت 15 ماڵ بووینە کەسانی دەستڕەنجین و پیشەوەەر بووینە ڕانک و چۆخیان دروست کردیا پەستەچیان دروست کردیا گۆریان دروست کردیا ئەی زۆربەی و تەوڕاتی تایبەت بە خۆشیان هەبووە ئەو کاریان کردووە و لێرانەشدا ژنە دەستڕەنجین ئەو مەندلەکەتەیە کەڵاو گۆریان دروست کردیا کەڵاویان دروست کردیا گوریسیان دروست کردیا گۆرەویان دروست کردیا بگرا زۆر شتیان فەرشیشیان دروست کردیا فەرشیان دروست کردیا دوگوردیان دروست کردیا چیخی ڕەشماڵیان دروست کردیا چیخی ڕەشماڵیان دروست کردیا دەستڕەنجین بووینە وەتەنەکە سازی لێ بووینە و ئەوانەی کە چەک دروستەکەن ئەوانەی هەموو لێ بووینە بەڵێ هەر ئەتوانە بڵێم ئێستا شاری سۆران زۆری دەی ئەو کەسانەی کە دەستڕەنجین و پیشەوەرن خەڵکی ئەو گوندن چکە ئەو گوندە شوێنێک بووە ڕێگاوبانەکانی سەخت بووینە ڕێگاوبانەکان ئەم چەند ساڵەی دوایی نەبیتن هەر لە ڕێگای هاملتۆنەوە ئەبا بەپا هاتبای و ڕێگای کەرک هەموو جاباوکە قسەیەکی زۆر خۆش دەکا دەڵێکە کاتێک کە کلچی کەرمان دەگەر دەمان بەر بۆ بەرسیرین بۆ ئەوی باریدار دەیان بەر لەوێ بفرۆشن یا باری هەرمێ دەبا 100 جار وت مامانەیە حەزرەتی غەوس معنای هاواریان دەبر بۆ ئەوەی وەردەگەڕێ یعنی وەک موش بۆ ڕێگاوبانەکانیان دیارە ئەو مەملەکەتە یەک مەملەکەتی ڕێز و عورمەت یەک مەملەکەتی نان و خەبات و پێشمەرگایەتی بووە ئەوەن کۆڵی لێ ناکرێ و دوو مەملەکەتی شەکرەلوتف بووە یعنی خوازمانەوانیەکی شەکرەلوت فێشی بەو ملەتە بەخشە ئەمەیان هەبووە لە سەردەمی خۆیدا ئێرە مەرکەزی دین بووە چونکە ئیبن ئادەم ئوستادی گەورە لەم مەملەکەتە لەدایک بووە زۆربەی خەڵکی شوێنەکاندی لە دەوروبەر لە خۆشناوەتی لە مەملەکاتکەیاندی بۆ فەقیایەتی وەرگرتنی ئیجازەی مەلایەتی لە مەدرسە دینیەکانی ئێرە خوێندویانە بەڵام کاتێک کە ئیجازەی مەلایەتیان وەرئەگەر ئەبوون بە مەلا ئیدی ئاهەنگێکی ڕەسەنی کوردەواریان بۆ ئەکرد لەو کاتیشدا بەجلو بەرجی 100 ساڵ لەمە و پێشتر ئیلویانەکەن بەڵێ دەرچوونی فەقیەکەی جازیان وەرەگر ئیدی ئەو گۆندی ڕۆستا نازام چۆن پێ ناسی بکەم 500 ماڵ بوو هەموو خانوەکان بە ڕێزوە کەورەمان لەسەر یەک بوون 500 ماڵ بەیەکەوە ئەژیان هەمووی لەسەر بانەکانەویستن و تەمسیلیان نەکرد ئەکتەری بەناوبانگمانە بوو کە ئێستا یەکەچیان لە وجودمایە حاجە ڕەمەزان کە هیچێک بوو لە پیاوە رەقسە خۆش و ئەکتەرە هەرە خۆشەکان کە دادەنیشتن و هەموو خەڵکی ئاواییەکەش چاو سەماوەرەکەی خۆی دێنا سەربانەکەی خۆی ئیدی ئەتوو ئەگەر لە ناو ئاهەنگەکەدا لەکن بابی هەر کەسێک لە کەسەکان دانیشبای ئەوە نان خواردن و چایە و شتێکت عایدی ئەو کەسە بوو بۆ داهات بۆ داد لێرانەدا هەموو شتەکان چۆن دەڵێ شین و شایی دەستەوایی هەمویان پێکەوە بووینە بەڵام ڕۆست لەو سەردەمدا دەتوت تپسی حەزرەتی یوسفە لە جوانی یعنی لە زۆربەی شوێنەکان ئێستا بگەڕێ وێنێ ڕستی لە بەڵام ئێستا بەداخەوە لە سای حکوومەتی هەرێمی کوردستان
دەرێ کەنعانەکەی یاقوبی نەبی پێغەمبەرە ئەو ماڵانەی ئەو مەملەکەتێکی ئێستا من و تولێنە بە ڕۆژ چێشخانە بووینە بۆ پێشمەرگەی شۆڕشێک لە دوایەکەکان بە شەوانیش میوانخانە بووینە ئەو جوتیارانەی لەو گوندە بە ڕۆژ جەرگی زەویان دەدڕی لۆدابینکردنی پاروێنان پاروەنانەکەشیان دەکرد بە دوولەت بۆ هێزی پێشمەرگە بەڵام وەفاکووە ئێستا ئەمە کردکە لە بەردەمێ ئەمە چییە؟ ئەمە کدو بارزانی پێدەوترێ بەڵێ ئەمە کردووە کوولەکەی پێڵێ بەڵێ نە ئەمە لەگەر کوولەکە بەگشتێکی یەگریتەوە بەڵام ئەو کردو بارزانیە زیاتر مەملەکەتی بارزان دەیکەن و لێرانەش دەکرێت و ئەو کردووە بۆ زۆری خواردنەکان بەکاردێت و زۆر زار تا 20 کیلۆ دەڕوە بە زەردکراوی بە شەکر دایدەنێن و هەروەها لە ناو کفتەش دەکرێت. ئیدی کات مەودانادە و وادەی ماڵاواییە ئێمە و ئێوەش تەنها ئاشنا بووین بە وەرز و ساتە وەختێکی دیاریکراوی ئەمدەیە وەک دەوترێت بار و هاوین و پاییزی ئەمدەیە جوانتر لە وەرزی زستان دەنوێن و هەمیشە بۆن و هەڵاوی ژیان لە جەستەی ئەم سەرزەمینەوە سەر دەردەکا میوە و باخاتی زۆر و تافگە و کانی و کارێزی سازگار و هەوای پاکش دیمەنێکی بە ژاسایان خوڵقاندووە بۆ نیشاندانی وێنەیەکی دروستی وەرزەکانی دێ لەگەڵ ئەم پارچەوەنراوەی ڕۆستەم باجەڵاندا بەجێتان دێڵین کە لە ژێرناوی گرتک و ڕووسدا نووسیوێتی. لە بن شاخی حەسارۆست دوو دێنە جوان و دروست لەقەت شاخ هەڵواسراون یەکیان گرتک یەکیان ڕووست ژێرهەلی دۆڵ و ئاوە بەڕز و باخ تەناوە دارگوێز و هەرمێ و هەنار سێ و دارمێ و چنار لەناو باڵەکدا تاکە شوێنێکی خۆش و پاکە چاوی کردووە بە هەڵگوو مەڵبەندی جوانی تاکە باخچەی بەکانی و ئاوە کەوسەری ناو بەفراوە ئاو و هەوای سازگارە بەری تاران بەناوە سەرچاوەی دار و بێستان لە ناو جەرگەی کوردستان ڕۆست دێک لە ناو دۆڵدایە هاوین بە شنەبایە ڕووباری ئاوی شیرین ئەو بەر و ئەو بەری چیایە جوانی کۆتایی نایە پڕمی وەی سەر دونیایە نەسیمی بەرەبەیان سەوسن و نێرگز و ڕەیحان دڵ دێتە سۆز و خڕۆش کەش و کێ و پڕبۆنی خۆش پێم مەڵێ ڕۆست وەک خوری خاوە کوێر تا دەمرێ بە تەمای چاوە